سڵاو موسا پێغەمبەر ئاگرێکی بینی بەرەو ڕووی ئاگرەکە ڕۆی تامەش خەڵکی لێبێنێ ببێ بە سەرچاوی گەرمی و ڕووناکی بۆیان بینی لێەوە خوا قسەی لەگەڵ دەکا هیچ مسلمانێکەوە بە ئاگرپەرستی نابینێ بەڵام هەندێک مسلمان تەنانەتکردنەوەی ئاگری نەورۆزیش بە ئاگرپەرستی دەبینێت چونکە لە دینەکەی خۆیان نییە چیوا دەکام زۆرە مرۆڤانە بانێک و دووهاوا بیر بکەنەوە لە دوڵقەی داهاتوودا قسە لەسەر و بابەتە دەکەین فەرموون ئاگر لە کۆنەوە لەگەڵ خۆڵ و ئاو و هەوا بە چوار مناڵەتی پێکهێنەری ژان و گردووندا دەندرێن ئاگر لەلایەن مرۆڤەوە بۆ مەبەستی جیاجیا سوودی لێوەرگیراوە لەوانە خواردن ئامادەکردن خۆگەرمکردنەوە و ڕەوانەوەی تارێکی لە شەواندا ئاگر ئامرازی شەڕ و ماڵوێرانیە لە دروستکردنی چەکەکون و نوێیەکاندا بەکارهێنراوە بۆ پوختەکردن و لە قالبدانی ئاسون و پێکهاتە کانزاییەکانی دیکەی دروستکردنی ئامراز و پێویستیەکان مرۆڤ بەکاری هێناوە بۆ لە ناوبردنی پاشەڕۆی زیادە هەندێک جار سوود لە ئاگر وەردەگیرێت لە هەندێک ئاین و کۆمەڵگادا بۆ سوتاندنی لاشەی مرۆڤی مردوو بەکاردەهێنرێت لە دوای شۆڕشی پیشەسازیەوە ئاگر وەک سەرچاوی وزە بۆ گواستنەوە لە شەمەندەفەر و ئۆتۆمبیل و فڕۆکە و کەشتی ئاسمانیەکاندا بەکاردەهێنرێت لە کۆندا بۆ بەهاناوەچوون و پەیامگەیاندن بەکارهاتووە تا سەرنجی ئەوانە ڕابچێشن کە دەنجیان نەهەنگاتێ بۆ نمونە لە ئاوایی یەکدا کاتێک کەسێک مردبێت لە ڕێگەی ئاگرەوە پەیامیان بۆ لادەکانی دەوروبەریان ناردووە ئاگر لە هەندێک ئایندا پێگەیەکی بەرزی هەیە و لە پەرزگاکاندا بڵێسە و کڵپەی دەگەشێنرێتەوە لە ئیسلامدا ئاگر پێگەیەکی تایبەتی هەیە و خدا بۆ زۆر مەبەستی جیاواز بەکاری دەهێنێت لەوانە یەکەم ئاگر لە دۆزەخدا وەک ئامرازی سزا و پاکردنەوە لە تاوان بەکاردەهێنرێت کە لەدایان ئاەتی قورئاندا ئاماژەی پێدراوە دووهەم بە جوێرەی ئاەتەکان خدا جوونەکەی لە ئاگر دروست کردووە شەیتان لەبەرەوەی لە ئاگر دروست کراوە خۆی بە باشتر دەزانێت لە ئادەم کە لە قوڕ دروست کراوە سێهم کاتێک ئیبراهیم پێغەمبەر خرایانە و ئاگرەوە خدا فەرمانی بە ئاگرەکە کرد کە سارد و سەلامەت بێت بۆ ئیبراهیم چوارم لە کۆندا ئەو قوربانیانەی خدا وەری بگرتبان ئاگریان تێبەردەبوو بە جوێرەی ئەو ئاەتە ئەوە شێوازێکی پەیامگەیاندنی خدا بۆ مرۆڤ پێنجەم لەو ئاەتانەدا ڕۆشن دیارە کە خدا لە ڕێگەی ئاگرەوە سەرنجی موسا پێغەمبەری ڕاکێشاوە موسا بە خێزان و منداڵەکانی دەڵێت ئاگرێکم لێ دیارە دەچم مەشخەڵێکی لێدێنم وەک سەرچاوی گەرمی و ڕووناچی ڕەنگە یەکێکیش لەسەر ئاگرەکە ڕێنماییم بکات بۆ نیشاندانی ڕێگاکەمان کاتێک موسا دەگاتە لای ئاگرەکە خدا بانجی موسا دەکات و دەفەرمێت من خدای تاک و تەنهام و هیچ خدایەک نییە جگەل لە من ئینجا خدا پەیامی خۆی بە درێژی بە موسا پێغەمبەر دەگەێنێت لێرەدا پرسیارێکی گرنگ هەیە لە کاتێکدا لە ئیسلامدا ئاگر هێندە پێگەیەکی بەرزی هەیە و خدا بۆ ئەو هەموو مەبەستە جیاوازانە بەکاری هێناوە لای هەموو مسلمانێک ئاساییە بەڵام بۆچی کاتێک ئاگر وەک ڕەمزی وزە و سەرکەوتن و پەیام لە نەورۆزدا یان لە پەرستگای هەندێک ئایندا بەکاردەهێنرێت هەندێک مسلمان بەوە دەڵێن ئاگرپەرستی بۆڵامی ئەو پرسیارە دەبێت تۆزێک ڕۆ بچینە ناو سروشتی کۆمەڵایەتی و دەرونی مرۆڤ هەموو مرۆڤێک هەڵگری کۆمەڵێک ناسنامەی جیاوازە لەوانە ڕەگەز و ڕەنگ و نەتەوە و زمان و تەمەن و باری دارایی و ئاین و هەتا دوایی مرۆڤ هەر لە بچووکیەوە لەسەر بنەمای ئەو ناسنامانە پۆلێنکاری دەکات لە ئەندێشەی خۆیدا دوو کۆمەڵی ئێمە و ئەوان دروست نەکات ئەو کۆمەڵانە دەکرێت لەسەر بنەمای خەڵکی شاریان وڵاتی ئێمە و ئەوان بێت ئەندامانی حیزبی ئێمە و ئەوان بێت پێڕەوکارانی دینی ئێمە و ئەوان بێت ئێمەی پیا و ئەوانی ژم بێت ئێمەی دەسەڵات و ئەوانی هاوڵاتی بێت ئێمەی مامۆستا و ئەوانی قوتابی بێت ئێمەی بووک و ئەوانی خەسوو بێت ئێمەی هەژار و ئەوانی دەوڵەمەند بێت ئێمەی ڕۆژهەڵاتی و ئەوانی ڕۆژئاوایی بێت بەم شێوەیە بەدەیان و سەدان کۆمەڵی ئێمە و ئەوان لە ئەندێشەی مرۆڤدا دروست دەکرێن مرۆڤ وا دەزانێت لە کۆمەڵی ئێمەدا تاکەکان جیاوازن هەرچەندە لێکچوونیشان هەبێت بەڵام لە کۆمەڵی ئەواندا هەموو تاکەکانیان لێک دەچن و هیچ جیاوازیەکیان نییە لەو پێناسەی کە پۆلێنکاریەکەی لەسەر کراوە بۆ نمونە دەکرێت یەکێکی تەمەن 6 ساڵی خدا پێدا و پۆلێنی جیلی خۆی و منداڵەکەی بکات و لە هەزری خۆیدا بڵێت ئێمە جیلی کۆن ناخۆشی و دەردەسەری زۆر ماندیوە بەڵام ئەوانی جیلی تازە ترس و برسێتیان نەدیوە لە کاتێکدا هەزاران نەدار و دەردەدار لە جیلی تازەدا هەیە بەڵام 6 ساڵەکە ناتوانێت بیان بینێت ئەم تێڕوانینە بۆ کۆمەڵی ئەوان لە زانستی کۆمەڵاسی و دەرووناسیدا پێی دەگوترێت ستیریۆتایپ وشەیەکی یۆنانیە واتە بۆچوونی تۆکمە مرۆڤ بەو ستیریۆتایپە وێنەیەکی سادە و شێوە و بۆ کۆمەڵی ئەوان دروست دەکات جا ئەوان مرۆڤ بنیان شتی دیکە مێشتی مرۆڤ هەوڵ دەدات هەموو شتێک سادە بکاتەوە و وێنەیەکی ڕوون و کۆنکریتی نەگۆڕی لەسەر بچێشێت مرۆڤ لە ڕێگەی خێزان و کۆمەلگا و میدیا و دەسەڵات و ئاین و هەتا دوایی فێری ستیریۆتایپ دەبێت دواتریش لە ڕێگەی سەرنجدان و کۆکردنەوەی بەڵگە بۆ بۆچوونە کۆنکریتیەکەی هەوڵی پشتڕاستکردنەوەی دەدات
ئەوە لە دەرووناسیدا پێی دەگوترێت کۆنفەرمیشن بایەس. بۆ نمونە کاتێک ئۆتۆمبیلێک لە پێشمانەوە خراپ لێ دەخڕێت ئێمەی پیاو گومان دەکەین شوفێرەکەی ژم بێت چونکە پێمان وایە ئەوان شوفێریان خراپە. کاتێک پێشی دەکەوینەوە و سەرنج دەدەین بزانین شوفێرەکە سەڕەگەزێکە ئەگەر ژم بێت بۆ بەڵگا لە بیرمان دەمێنێت بەڵام ئەگەر پیاو بێت لە بیرمان دەچێتەوە. بەم شێوەیە لە ڕێگەی کۆنفەرمیشن بایەسەوە بێ ئاگایانە هەوڵی پاراستن و پشڕاستکردنەوەی ئەو ستیریۆتایپە دەدەین کە پێشتر باوەڕمان پێی هێناوە. باسی ئەومان کرد کە چۆن مرۆڤ لەسەر بنەمای ناسنامە دوو کۆمەڵی ئێمە ئەوان دروست دەکات. بۆ کۆمەڵی ئێمە وێنەیەکی ورد و ڕوون دەکێشین بەڵام بۆ کۆمەڵی ئەوان وێنەیەکی سادە و ناڕوون زۆر گریمانە و لێکدانەوەی خۆمان لەسەر ئەوان لێ دەبێتە حەقیقەتی ئەوان. بەم وێنە شێواوە دەگوترێت ستیریۆتایپ. ستیریۆتایپ تەنها بۆ چوونە هیچ هەستێکی ڕق و خۆشەویستی بەرامبەر کۆمەڵی ئەوان تێدا نییە. دەکرێت ئەرێنی بێت و دەکرێت نەرێنی بێت. بۆ نمونە ئێمەی کورد پێمان وایە ئەوانی یابانی بەڕێز و ڕەوشت بەرزن، ئەوانی هیندی لە بیرکاری و کۆمپیوتەر زیرەکن، ئەوانی ڕووسی و ئۆکرانی باڵابەرز و جوانن. ئەوانە کۆمەڵێک ستیریۆتایپی ئەرێنی بوون لەسەر کۆمەڵی ئەوان لە کاتێکدا مەرج نییە بۆ هەموو تاکێکی ئەوان ڕاست بێت. لە بەرامبەردا ئەوانی موسڵمان تیرۆریستن، ئەوانی جوولەکە ڕەزیل و ئاژاوە جێڕن، ئەوانی ڕۆژئاوایی بە هاڕوحی و کۆمەڵایەتیەکانیان لەدەستداوە. ئەوانش کۆمەڵێک ستیریۆتایپی نەرێنین و ڕاست نین. ئەگەر ستیریۆتایپ لە بۆچوونەوە بوو بە ڕق و هەڵوێست ئەو کات دەبێتە پرجدس، وەک ڕق هەڵگرتن لە خەڵکی شارێک، وڵاتێک، نەتەوەیەک، پێڕەوکارانی ئاینێک، چینێکی و کۆمەلگا یان هەر شتێک و کۆمەڵێکی دیکە. ئەگەر ئەو پرجدسە لە ڕق و هەڵوێستەوە ببێتە ڕەفتار ئەو کات دەبێتە هەڵاوێرد و جیاکاری پێی دەگوترێت دیسکریمینیشن. ئەوە قۆناغێکی مەترسیدارە. دامەزراندن لەسەر بنەمای پارتیبوون و یەکێتیبوون لە کوردستان نمونەی ئەو هەڵاوێردەیە کە لە دوای ڕاپەڕینەوە هەبوو. گرتن و چەوسانەوەی هاوڵاتیان لەلایەن دیکتاتۆرەکانەوە زۆرێکی دیکەی هەڵاوێرد و جیاکاریە. هەڵاوێرد و جیاکاری تا ئاستی پاکتاوی نەژادی و ئاینی دەڕوات لەلایەن ڕەگەزپەرستانەوە. نمونەش کوشتاری کوردان و نەتەوە و پێڕەوکارانی ئاینی جیاواز بە درێژایی مێژوو و پانتایی جوگرافیا هەزاران جار ئەو هەڵاوێرد و کوشتارە دووبارە بۆتەوە. ستیریۆتایپ دەکرێت لە نەزانیەوە یان لە ترسان یان لە ڕقەوە بێت. ستیریۆتایپ دەکرێت بە سادەیی لە نەزانیەوە بێت. مرۆڤ تێڕوانینێکی هەڵی لەسەر کۆمەڵی ئەوان بۆ دروست دەبێت بەڵام کاتێک ڕاستیەکەی بۆ ڕوون دەبێتەوە ئیدی ستۆریۆتایپەکە وردە وردە دەڕەوێتەوە. بۆ نمونە ڕەنگە ڕۆژئاوایی یەک لە ڕێگەی میدیاوە وێنەیەکی بۆ دروست ببێت کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەموو تیرۆریستن بەڵام کاتێک سەردانی ئوردن دەکات بۆی ڕوون دەبێتەوە کە پێشتر وێنەیەکی شێواوی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کێشاوە. ستیریۆتایپ دەکرێت لە ترسەوە بێت. لە کوردیدا ئیدیەمێکمان هەیە دەڵێت مارانگەستوو لە گوریسی ڕەشیش دەترسێت. هەرەو ترسەی مرۆڤ لە گیان لەبەرە دڕندە و ژەهراویەکان هەیەتی کاتێک ماڵیش دەکرێن. جۆرێکە لەو ستیریۆتایپەی مرۆڤ لە ترسان بۆی دروست دەبێت. یان جیابوونەوەی ژنێک لە مێردێکی توندوتیش یان ڕەزیل یان دڵپیس ترسێک لە دڵی ئەو ژنەدا دروست دەکات و وا دەزانێت هەموو پیاوێک وایە. ئەوە ستیریۆتایپە لە ترسەوە. ستیریۆتایپ دەکرێت لە ڕقەوە وێنەیەکی شێوا و ناشرین بۆ ئەوان دروست بکرێت. لە کاتێکدا دەشێت ئەوەی ستیریۆتایپەکە دروست دەکات خۆی بزانێت کە وێنەکەی شێواندووە. بۆ نمونە ئەوانەی کوشتاری کوردیان کردووە بە پاساوی کافربوونی کورد و بەکارهێنانی سوڕەتی نەسڕ و ئەنفال و فەتح ئەو ستیریۆتایپە لە ڕقەوە بۆ شێواندنی وێنەی ئەوانی کورد. بەم شێوەیە ستیریۆتایپەکە تا قۆناغی هەڵاوێرد و پاکتاوی نەژادی دەڕوات. ئێستا دوای ڕوونکردنەوەی ستیریۆتایپ با بگەڕێنەوە سەر ئاگری نەورۆز و ئاگر لە قورئاندا. ئەوە ستیریۆتایپەوە دەکات موسڵمانێک لە ئاینی خۆیدا دەرکەوتنی خوددا لە شێوەی ئاگر بە ئاگرپەرستی نەزانێت بەڵام ئاگری نەورۆز بە سادەیی و وێنەیەکی شێوا و لە بەرچاوی ببێتە ئاگرپەرستی. ئەوە ستیریۆتایپەوە دەکات موسڵمانێک سەردانەواندنی هونەرمەندێک وەک ئاماژەی ڕێز بۆ هەوادارانی بە پەرستن وێنا بکات بەڵام کڕنۆشی فریشتەکان بۆ ئادەم بە ئاماژەی ڕێز لێک دەداتەوە. ئەوە ستیریۆتایپەوە دەکات موسڵمانێک ئەو ڕێزە زۆرەی هیندۆسەکان بۆ مانگا هەیەە بە مانگا پەرستی تێبگات بەڵام ئەو کڕنۆشە یعقوب و کوڕەکانی بۆ یوسفیان برد بە سادەیی جگە لە مانای ڕێز هیچی دیکە هەڵ نەگرێت. ئەوە ستیریۆتایپەوە دەکات ناموسڵمانێک کڕنۆشی موسڵمانان ڕوە و قیبلە بە بەردپەرستی دابنێت لە کاتێکدا موسڵمانان کڕنۆش بۆ بەردەکە نابن. ساڵانە چەندان جار لە ئەمریکا لە قوتابخانە و شوێنە گشتیەکان یەکێک بە چەکێکەوە دەستڕێژی گولە لە خەڵک دەکات. خۆگەر موسڵمانێک ئەو ڕەشەکوژیە بکات ئاسانتر دەیبەستنەوە بەکاری تیرۆریستی. ئەوەش لە ئەنجامی ئەو ستیریۆتایپ و وێنە شێواوەیە کە لە ئەمریکا بەرامبەر موسڵمانان هەیە. هەرچەندە بابەتێکی هەستیارم و ڕوژاندووە بەڵام هیوادارم هەمووان و هەر کەسێک تێبگەن کە ئامانجم ئەوەیە بڵێم ستیریۆتایپ بەشێکە لە سروشتی مرۆڤ و تایبەت نییە بەنەتەوە و ئاین و کۆمەڵێکی دیاری کراوەوە. بۆیە هەم با خۆمان هەتا دەکرێت هۆشیار و ئاگایی خۆمان لەبارەی ستیریۆتایپەوە زیاد بکەین و هەمیش یارمەتی خەڵکانی دیکە بدەین تا ئاگاییان زیاد بێت و هەر کاتێک ستیریۆتایپێک کۆمەڵی ئەوان بەرامبەر کۆمەڵی ئێمە هەیبێت بتوانین بە شوێنەی و ئارامی وێنە شێواوەکەی خۆمان لە بیر و هۆشی ئەواندا ڕاست بکەینەوە.
تۆش لێ بکۆڵەوە هەموو نەورۆزێکتان پیرۆز و ئاگری هێز و هزرتان هەمیشە درەوشاوە بێت.